بۆ قسەکردنی زیاتر لەبارەی هێرشەکانی سەر هەولێری پایتەختی یاریمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕیچارد وایس بەڕێوەبەری سەنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هەدسۆن لە ڤێرجینیاوە لەگەڵماندا. بەڕێز وایس سڵاوتان لەبێ و کاتتان باش. بۆ هەولێر بەم شێوەیە کرێتە ئامانج چ لە ڕێگەی گروپە چەکدارەکان لە ناوخۆی عێراق یاخود وەک شەوی ڕابردوو ئێران بە موشک بۆردومانیەکە؟ من پێم وایە کە سوپای پاسدارانی ئێران هەولێر وەکو ئامانجێکی نەرمی خۆیە بینێ، ئامانجێکی ئاسانە بینێ، بۆیە دەبینێ کە لە ڕووی سەربازیە و هیچ وەڵامدانەوەیەک نابێ و پاساوی حازری هەن پێشوەختە یەکسەرەڵێ ئیسرائیلی لێ و موسادی لێ و ئەو پاساوە بێ بنەمایانەی کە هەمومان تێر بووین لێیان و بۆیە نزیکە و بەرگری لێ نییە و کاردانەوەی سەربازیش بە دوای خۆیان نایێنێ کارەکەیەوەیە. بەڵام پێتان وایە بۆچی وە لە 2 ساڵی یەک لە دوای یەکدا سوپای پاسدارانی ئێران و بەرهێنەرە دیارەکانی هەولێرە کاتە ئامانج؟ یەکەم هێرش ساڵی یەکەم مەبەستم ئەم هێرشەیان پێم وابێ دۆخەکە جیاوازە، دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازە و ترسی ئەوە هەیە کە ئەمریکا ڕاستەخۆ بکەوێتە شەڕ لەگەڵ ئێران لەگەڵ ئیسرائیل مەبەستم. بۆیە گروپەکانی سەر بەخۆی گروپە شیعەکان لە عێراق، حیزب الله و حوسیەکانی یەمەن هەمویان پێکەوە ئێستش کە دەبینین دژی کورد، بۆیە وەکوتم بە شێوەیەک دیزاین کراوە بۆی کە بە ئیسرائیل بڵێ و بە حکوومەتی عێراق بڵێ کە من دەستی باڵام هەیە لە ناوچەکەدا و ئاگادار بن. بەڵێ پەیامی سەرەکییان چییە لەمە؟ بەڵام ئەگەر پەیامێکی دیاریکراویان هەیە بۆ کوردستانە پەیامەکانیان بۆ وڵاتانی ڕۆژاوایە؟ ڕوون نییە بەڕاستی و من پێم وانە پەیامەکەیان بۆ کورد بێ، تەنها کورد بەکارەهێنن و دەیانەوێ کاریگەری بخەنە سەر حکوومەتی عێراق و فشاری لێ بکەن. پێم وابێ لەم کەیسەشدا بابەتێک هەیە و پەیامێکی ڕاستەوخۆ هەیە بۆ خەڵکی خۆشی، بڵێ ئێمە ڕوبەڕووی ئیسرائیلە بینەوە و ڕێگە نادەین حەماس و حیزب الله و حوسیەکان و با بڵێن حەشدی شەعبی بە تەنیا بەجێ نایڵین. بۆیە کورد بوونەتە قوربانی بەڕاستی نەک ئامانج. بەڵێ بەڵام وەڵامدانەوەی چێ ئەمریکا بێت چێ وڵاتانی ڕۆژاوا بێت یاخود وەڵامدانەوەی هێرشانە بێت کە کراوتە سەر حوسیەکان و چەکدارانی حەشدی شعبی یاخود ئەو هێرشەی لە تاران دەوروبەری تاران ئەنجامدرا، بۆ بێ وەڵامەکە بۆ سەر کورد بێت؟ کورد نزیکن لێیانەوە، دراوسێیانن و ناوێرن هێرش بکەنە سەر ئەمریکا ڕاستەوخۆ، ئەمە ڕوونە، ناوێرن هێرش بکەنە سەر ئیسرائیلیش، چونکە ئەمە وەڵامدانەوەی توندی سەربازی بەدوایە دێت. بەڵام کورد وڵات و میلەتێکی ئاشتی خوازە، ناتوانن خۆی بپارێزێ، موشکی نییە، بەرگری ئاسمانی نییە و تاران بەبێ دوو دڵی بەبێ ئەوەی کە زۆر پشت ڕاستە کە وەڵامدانەوەی سەربازی بە دوای نای بۆ هێرش دەکاتە سەری. ئەرچی چێ ڕاگرتنی ئەو هێرشە موشەکیانە؟ حکوومەتی عێراق دەبێ زۆر چالاکتر بێ. کاتێک کە من باسی عێراق دەکەم، فشارێک هەیە لەسەر حکوومەتی عێراق و بۆی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە عێراق دەرچن. بەڵام وەک سەرۆکوەزیران بارزانی وتی ئەمە ناسەقامگیری زیاتر دەکات، نەک سەقامگیری لە عێراق بێنێتە ئاراوە. بۆیە ئەمە
لەوانەیە عێراق ناچار کە بە پێچەوانەوە کە ئەمریکەکان بهێڵێتەوە دەریان نەکا بۆیە ئەمە زیاتر هەوڵەکانی عێراق با بڵێن ئێران ئەوەیە کە دەرفەتە دادە ئێران زیاتر پارەی عێراقیەکان بدزێ سەروەت و سامانیان بدزێ بۆیە حکوومەتی عێراق وەڵامی پرسیارەکەتە دەمەوە بەرپرسیاری یەکەمە ئەیکەوایە بۆ ناتوانێت ئەرکی خۆی جێبەجێ بکە ئەمە ئەوەی کە من لە سیاسەتی عێراق تێگەیشت بووم و بزانم ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە دوو دڵە لەوەی کە ڕوبەڕووی ئێران بێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕوبەڕووی شیعەکان گروپە شیعەکان بێتەوە لە نێو عێراق بۆیە ئەمە لەوانەیە تووشی کاردانەوەی بکە بەڵام هەنگاوێکی باشی ناوە ئەمڕۆ بەوەی کە باڵوز ئێرانی بانگێش کردو لەوانەیە لە مەودووە هەنگاوەکانی تونتر بکە بڵێ لە ڕوبەڕۆبوونەوەی شەڕی تیرۆر چ ئەمریکا چە وڵاتانی نێودوڵەتیش بەردەوام ستایشی کورد و قارەمانێتی کوردیانە کرد بەڵام کە دێتە سەردۆخێکی ئاوا لە ئیدانەیەک زیاتر هیچ ئیدا ناتوانێت چی بۆ کورد وەرێمی کوردستان بکە هیچ ناتوانێت بکە ڕاستە کە ئەمریکا پاڵپشتیە کوردی کردووە بەڵام وەکو پێویست نا هەندێک جار بەڕاستی زۆر کەمیش پاڵپشتی کوردی کردووە کورد قوربانیان داوە بۆ ئەو با بڵێن ئەو ئامانجانەی کە ئەمریکا هەیەی کە خۆیان هەیەە لە ناوچەکە هاوپەیمان بوون بەڵام ئەکرێ ئەمریکا زیاتر هاوکار بێ بەڵام من پێشبینی ناکەم لەلایەنی کەمەوە لە ئیدارەی بایدن پێشبینی ناکەم بەوەی کە ڕوبەڕووی ئێران بێتەوە لە ڕووی سەربازیەوە و ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئێران بێتەوە ناو بەناو هێرش دەکاتە سەر میلیشیەکانی سەر بە وڵاتە بەڵام سیاسەتەکەی وایە ڕوبەڕووی ڕاستەوخۆی ئێران نەبێتەوە واتە هێزەکانی لەوێن لە سووریا هەن لە عێراق هەنی و نایان کشێنێتەوە بەڵام من پێم وانە بێوێ ڕوبەڕووی ئێران بڵێتەوە زۆر کات شارەزا سیاسی و سەربازیەکانی ئەمریکی دەڵێن ئەمریکا ناوێت بکەوێتە جەنگەوە لەگەڵ ئێران ئەم ناوێتە یعنی چی ناوێت شەڕێکی دیکە لە ناوچەکە دروست بێ یاخود هیچ ترسێکی هەیە لە ئێران کە پێی وابێت ناتوانێت بەرامبەری ئێران بێتەوە تاکە ڕێگا کە ئەمریکا ئەتوانێت شەڕی دژ بە ئێران بباتەوە و ئەم هەڕەشەیە بە تەواوی لەناو ببا کارڕەشەیە بۆ سەر کورد عێراق لوبنان ئیسرائیل و ئەوانی دیکە ئەوەیە کە ئەوەی کە ئەمریکا بەرامبەر بە عێراق کردی 20 ساڵێک لەمە و پێش واتە بێت هەموو وڵاتەکە داگیر بکە حکوومەتەکەی بگۆڕێ سیستمی بگۆڕێ کەسێکی باشتر لە دەسەڵات دابنێ و هێزی ئەمریکا بچێتە ئەوە بۆیە دەزانین کە ئێران چۆن بە شێوەیەکی خراپ مامەڵە لەگەڵ خەڵکی خۆی ژنان دەکا لەگەڵ دراوسەکانی خۆی دەکا لەگەڵ ناوچەکە دەکا بۆیە سەرڕای هەموو ئەم خراپیانە من دووبارەیەکەمەوە بایدن نایەوێ شەڕی لەگەڵ بکە بەڵێ بەڵام پێتان وانە ینی بۆچی چ عێراق چ ئێران لەوە تێناگەن کە سەقامگیری هەرێمی کوردستان یەکسانە بە سەقامگیری خۆیان تێکچوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان تێکچوونە بە سەقامگیری خۆیان حاڵێکی جوانە وروژە ئێمە زانین کە کورد لە مێژوودا لە ساڵانی ڕابردوو لە سووریا لە عێراق لە ئێران لە تورکیا ئەگەر خۆیان با بڵێن ئەو ناوچەیان نەپاراستایە بەڕاستی ناسەقامگیری لە ناوچەکە زۆر بەخراپی ناوچەکەی دەگرتەوە بۆیە دەزانین کە ئەم حکوومەتە و حکوومەت ئیدارەی بایدن بەبەستمان باشتر ئەیتوانی مامەڵەکە بەڵام نەیکردووە بەڵێ بەڕێز ڕیچارد وایس بەڕێوەبەری سەنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هەدسۆن لە ڤێرجینیا و لەگەڵماندا بوو سوپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا